کۆمسیۆن ئەم ئێوارەیە ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی ڕاگەیان لەگەڵەوەی کۆمەڵێ سکاڵاش لەسەری هەیە. ئێمە هەر لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین. میوانەکەشمان زۆر بەڕێ خالد عەباس بەرپرسی ئۆفیسی دووهۆکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕاستەوخۆ لە شاری دووهۆکەوە لەگەڵماندایە. کاک خالد شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. باشە، کۆمسیۆن ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکانی ڕاگەیان کە دەڵێ لە 141 بەشداری کردو. بۆ خۆش دەزانی هیچ وەختی ئەو لە 141 ڕاست نییە، دەبێت 5-6 خاڵ بیتە خوارێ، ڕەنگە لە 135-36 بەشداریکردن بووە. بەڵام پرس ئەوە نییە، پرسەوەیە ئەم هەڵبژاردنە با سیستەمی سانتلیگۆ بەڕێوە چوو، هێشتا لە 106 ئەنجامەکانیش ماوە. پێت وایە هیچ گۆڕانکاریەک لەو ئەنجامە بەرەیانەدا ڕوو بدات و ئایا ئێوە هیچ تێبینی و سەرنجێکیشتان هەبوو لەسەر هەڵبژاردنەکە؟ شەف باش کاک فەرهاد، سڵاف لە بینەرین کەناڵی هەبن وەکی تا ئاماژە پێدای ڕێژە پشتیداریکردنی 141 بوو سەرانسەری هەمی عێراقێ و ئەلگوری یاسا ژمارە 4 ساڵا 2023 کۆمسیۆنی پێدڤیە پشتی 24 دەمژمێراش دەنگدانا گشتی ئەنجامên destpêkî pragehînit ku 194 ji van wîstgehê hatîne hinartin pireya vî satî hate elankirin 106 maye bidît namin ev 106 ya may ya girêdaya pitir babetê dengdana taybet ve dengdana taybet ji ve rêja piştîkdarîkirinê hemî parêzgeha gelek birind bû ser 80 sadê bû hindek parêzgeha jî geheştiya 90 sadê dît namin di gorankarî kursiya da hêne diristkirin çunke ev rêja mayî bû nimûne تانوکەدا ئەم بژین سەرانسەر عێراقê 2038 wîzgeh nehatîne hejmartin ku dikete rêja 6 sadê ev wîzgehe nehatîne hejmartin û pêdiviye dîv yasa min amaje pêdayî teamil gel bêtekirin we biryare el 21 vê mehê el hemî ofîsên Iraqê dest bi berawertkirina we helejmartina van denga bi şêwekê destî bêtekirin. زۆر باشە. کاک خالی پرسیارێک هەیە بەڕاستی ئەمە هەم جێگەی تێڕامانە هەم جێگەی سەرنجی زۆربەی چاودێرانیش بووە. بۆچی تەنها و تەنها ئامێرەکانی دەنگدان یا پەنجەمۆری نەخوێندەوە یان خاو بوو یان کارتەکەی نەخوێندەوە تەنها لە ناوچە کوردستانیەکان و لە هەندێک شوێنی سونەنشینیش پێدوانیە ئەمەی کە کراوە ئەمە هەر بۆ خۆی پیلانێک بووە بۆ ئەوەی هەم دەنگی کورد هەم دەنگی سونە کەم بکەنەوە؟ کاک فراد کم جار جاری کمیسیون تعاملت گل شریکه که کوری یا مختص کد بجنی شریک آمیرو عقده کد گل هی شریک آمیرو همی تیمت خو پیشتر اف جهاز آپدیت کردن بخته و همی اوفیسایت هاتی نروانه کردن تست وان آمیرا 4 محاکات هاتی نکردن و تست که تجربی به وان آمیرا من اساسا نبینم که مثلا سیستمی که دا خلالک درست ببد نوچت هرما کردستانی یا جیت سنا برواجی المنطقه ام بيجين شيعة بوان امير هات بندرس كرن شفافيت هل بجارد نوي چند داد هات ديار كرن دم شريط نتائج هر حزبك هر لانك سياسي موافقو اوي شريط ام بيجيش اميره واورتنا دنگا دركفتي بدت لانك سياسي لو چند جنايت وشارتن كو براستي فان هل بجارتنا داد بيت هندك خلل كفته اميره ده هندك اميرش كار كفتن هندك بصمات نهاتنا خواندن الهندك كامبا الكامبا هوليري حسن شام يعني وكيو ديار هر اميره اشكار كف بود دار نهاتا كرن الدهوك يبخو البعدري البنجهكي نزيكي صب بنجامورا يتوان دنگ درت تايبت نهات نخواندن هندك اميرات هاتينا گوهارتن نهنارتنا نتیجه تایبت ویساتی اوه همی پرسن براستی پدوی انجمن کمیسیونان البغدا السروان پرسا براوستت و وان گریکا بو هل بجارتر بیت اوه پارلمان کردستان نهیلت. باش کاک خالد یعنی اگر ام همو چشو کمو کوری لم آمران دا هبه با اوشمان لبر چاوبه یعنی ام آمره لولاتی کوریا دروس کراو یچک لولاتا هر پیش کوتوکانی دنیا لدنیای تکنولوژی خۆ ئەم ئامێرانە لە جورف سەخەر دروست نەکراون مەترسی ئەمە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا نییە ئەگەر ئەم ئامێرانە چارەسەر نەکرێ؟
ابخو کاک فرهاد اف آمیره او تقریبا بماک دریجه کمیسیون چندین هل بجارتن لطفان آمیره تست کرینه یعنی اگر تو بود فنامنا تا که کسی ور بگیری از بیجم بدویه بدیل کبد بفان آمیره ایتر اف آمیره هندک بدیلی دی هبن پنجمور یا باشه و پنجمور هیچ کیشت دانینه لی آمیر وارتنا دنگا و هنارتنا دنگا به ساعتی براستی کیشت ده هبوینه بو پارلمان کردستان جی همان میکانیزم همان اجراعات تاتین انجام دان بو هل بجارتن انجمن پاریزگاهان بوان هل بجارتن پارلمان کردستان جی دینه و تا براورد ناف برا نتایج الکترونی و یدویت همین ویزگاه دا ده تکرن و بیت مترسیا وصانه بد چونکه کمیسیون ویتن ام کمیسیون استفاده جوان خلاتیا بکن اف ویجارت وان هل بجارتنا دا هاتی نکرد و بکینه ایجابی بو هل بجارتن پارلمان کردستان باش کاک خالد بابی موسر سیستمی ساندلیگو ام سیستما یعنی انجامکی دواجار بپی ام سیستما کورسیەکان چۆن دابش دەکرێت یعنی دەبێ ڕێژەی کورسیەکان چەند بێ لە سەتا تا بتوانێت کورسێکی ئەنجومەنی پارێزگا بەدەست بێنێ و خوش بسیاره کاک فرهاد اکم جار دنگید هر حزبکی یا هر کیانک سیاسی یا هر مرشحکی دین بواتا اگه بنمونه هم بشین حزبکی اگر 130,000 دنگ دست خواه اینابن اکم جار 130,000 دنگ ده دابشی 1.7 بن پاشی 130,000 ده دابشی 3 بد و 5 7 نه و هكذا همي اف احزاب دي اوین سیاسی اوین کو دنگ بدست خواه اینان اگر بو نمونه ام پاريزگاه مثل نی نواب کین نمونه بجیم 15 کرسیت هین دهین همی احزاب پشتی کو مف سیستم سانت لیگوی دنگیت حزبه دابشی 1.7 کرینو 3 و 5 نه دهین کی حزب همی پتر دوان دا دنگ هینایه و هكذا بو نمونه ام بجیم مثلا حزب ای اگر هاتو احتمال 2 کرسی دیو برگ حزب کادی احتمال دی 3 کرسی 4 کرسی حتی کو مجموع بنا 15 کرسی واتا دنگت حزب یتلان سیاسی درست دی دابشی 1.7 بد با 1.7 بد پاشی 3 5 نه 11 و حتی گهتا مجموع 15 کرسی ها زور باشه کاگ خالد دیسانەوە هەر لەسەر سیستەمی ساندلیگۆ من پرسم هەیە زۆربەی حیزبە بچکۆلەکان یا هاوپەیمانیە بچکۆلەکان گلەیی ئەویانەیە کە سیستەمی ساندلیگۆ بە تەنها لە خزمەتی حیزبە دەسەڵاتدار و گەورەکاندایە کەواتە ئەگەر وابێ ینی هەڵبژاردنەکە هیچ گۆڕانکاریی ئەوتۆ ناکات ابخو تزانی کاک فرهاد یاسا هل بجارتنا جمهوریت 4 سال 2023 پارلمان یا در کفتی و ممثل تصویت سرگیری اما کمیسیون جهت که تنفیذین رابین بتنفیذ کرنا و یاسای و همی برگا بابت گریدای و بیت اواتا گوتی راسته چونکه تا که کسی یعنی حزب که بچیک دی منافسه حزب که مزن کرد بسیستم سانت لیگوه و هر یاسا که بیت در کرش پارلمانی باشی و امجین خرابیت خوی تنگلک لانت سیاسی ملاحظه سر فرابازنایی هبو او کما بکارینای تلبیجارتنین سال 2021 دا بس که تو دیسا بود چون همون ور بگیری از دی بیجمت پید وی اف تا که کسیان اف حزب بچیک دوان هل بجارت دا سیستم سانت لیگو منافسه حزب که مصن بکت باش کاک خالد بە پێی ڕاگەیاندراوەکان دەڵێن هیچ پێشێلکاریەک نەکراوە بەڵام هەر دوێنێ چاودێران 900 پێشێلکاریان تۆمار کردووە لەم هەڵبژاردنەوە سکاڵایەکی زۆریش هەیە پێت وایە ینی ئەم سکاڵانە جێگەی خۆیان بگرن دوایی لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و هیچ گۆڕانکاریەک بەسەر کورسی لایەنەکان یاخود حیزبەکاندا بێت کاک فرهاد گوری وی آسامن آماجه پیدای پیدویل هر بنگه که دنگدان سرانسر عراق صندوق اکتید دارن که صندوق سکالای که مافیا سکالای تو مار بکرد دنگتره و روسا حزب سیاسیه و روسا مرشح جیب خود شد سکالای تو مار بکرد یکم جاربت امسح که سکالا لسر چه بنما هاتیه تو مار کرن او بنمای کوی کسی ویا سکالای بکرد سر چه بنمای آیا بنمای که درسته یا نه اگر هات بو گریدای بابت ام بیشین تزویر و بو
و دنگا و بو هجمارتنا خلط بو دنگا شکار کفتنا آمیرا بشیوه مقصود پیش کاری دی مثلا تدخل قوات السياسي تأثير الفرمانبر كوميسيون بد أفا إكام جار أف شكوات دينا فرس كرن بو شكوات أم بيجين صور وهروسا شين وكاس وأف شكوات دينا هنارتن إكسر بو أوفيسان اجتماعي البغدا وأوفيسان اجتماعي البغدا دي عازدة أوفيسا أم بيجين لاوكي فرعي أوفيسا بارزجه دي بيشتي فلان ويزجه بدفيا أف ويزجه سكالا هاتيا تومار كرن دي براور تتكرن ناف برا نتایج الکترونی و نتایج یدوی اگر هاتو اف اسکالای جی خدا بد توی وقتی دا کمیسیون نچاره اعتماد سر ام بیجین نتایج ورق دستی بکت اوید کو هاتی نهجمارتن و نتایج الکترونی بکت ایک هم جالبت ام بزانین اف اسکالا کاسر چه بنما و بنمای درست هاتی تومار کرن یا نه باشە کاک خەلیل سکاڵا هیچ بوار ماوە مەجال ماوە ئێستش سکاڵا تۆمار بکرێ یاخود دەبێ تەنها سکاڵا لە ڕۆژی هەڵبژاردنە تۆمار بکرێ بله که فرادیس و خوش بسیار اسکالا روژه هل بجارتن دا وید بیت تومار کرن و پشتی هل بجارتن بدماهی تن مافنین هیچ لانه که هیچ کسی که اسکالا تومار بکت لی الگوریا سا جماره 4 سال 2023 بدویه مواد 10 روزه دا پشتی نتایج دستپیکی هاتین اعلان کردن کمیسیون مافهی نتایج نهایی پشتی اف سکالایت هاتین تومار کردن و اف ویزگهت ناتین هران تپریا ویساتی پشتی اوتین تحلیل کردن و نتایج بروار کردن پشتی اینگه اوی کیانی و اوی مرشحی مافهی سکالای دجی نتایج هل بجارتنا تومار بکت زۆر باشە زۆر بەڕێز خالد عباس بەرپرسی ئۆفیسی دووهۆکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ڕاستەوخۆ لە دووهۆکەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە شەوتان باش